سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش. من سامان بەشارەتیم لە بەرنامەی حەوت پرسیار. ئەمڕۆژ باسی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا دەکەم لەسەر پرسی موچە و هەروەها پەسەندکردنی هەمواری یاسای بودجە. ئەمڕۆ پەرلەمانی عێراق بڕیاریدا کە نەوتی هەرێمی کوردستان هەناردەی دەرەوە بکرێن. دەگوترێت بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دۆخی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان چارەسەر دەبێت. یان ئەمە بۆ چوونێکە لەسەرەوەی کە ئیدی هەرێمی کوردستان خاوەن داهاتی خۆیەتی لە سندوقی بەغدا. ئەو کاتە هیچ کێشەیەک نابێت بۆ ئەوەی کە بگوترێ ئێمە هەر پارە بە هەرێم دەدەین و هەرێم هیچ داهاتێکی بۆ عێراق نییە. بەڵام هەندێکیش پێیان وایە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ڕەنگە بە ئاسانی کێشەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان چارەسەر نەکات، چونکە هەتاوەکو کێشەی لیست و کارە تەکنیکیەکان هەبن کێشەی موچەیش بەردەوام دەبێت. ئەمڕۆژ وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان قسەی کرد لە قسەکان ئاڵێ پەسەندکردنی هەمواری یاسای بودجە قۆناغێکی گرنگە. وەزارەتی سامانە سروشتیەکان ڕاست پێدراوە کە دەست بە ئامادەکاری بکات بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان. هەروەها دەڵێت لەسەر موچەی مانگی 12 کە هەندێک پێی وایە ئیدی کۆتایی هاتووە، چکە حکوومەتی عێراق ئەڵێ ناردوومە بۆ هەرێم، هەرێمیش ئەڵێ وەرم نەگرتووە. تاوەکو ئێستا حکوومەتی عێراق ئەو پارەی نەناردووە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان تا من دابەشی کەم. بۆیە وتەبێژەکەی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت چاوەڕێی ئەوەی موچەی مانگی 12 چارەسەر بکرێت، واتە لە گفتوگویان لەسەرەوە. هەروەها دەڵێت چاوەڕێی ئەوەش دەکەین کە موچەی مانگی 1 بنێرێ حکوومەتی عێراق، ئێمەش بۆی دەست بە دابەشکردنی بکەین. واتە ئەو دەنگوانەی کە هەبوون بۆ ئەوەی کە ئەمڕۆ لەساس وەزیری دارایی تەمیلی موچەی مانگی 1 دەنێرێت، بەڵام تاوەکو ئێستا هیچ دەنگۆیەک نییە. هەندێک قسەی دیکەی کردووە لەسەر مامۆستایانی مانگرتوو کە ئەو مامۆستایانە لەسەر حەقی خۆیان مانیان گرتووە، داوای موچەی خۆیانەکەن. قسەکان بەڕاستی بۆ مامۆستایانی مانگرتوو ڕەنگە تۆزێ ڕەق بێت، چونکە وەڵێ بەشێک لە مانگرتوان کاندید دەبن بۆ پەرلەمان، هەندێک لە مانگرتوان نوێنەری خەڵکی دژ بە کوردن، کە ئەمانە بەڕاستی ڕەنگە مامۆستایان زویر بکات، بەڵام مامۆستایان نزیک دەبێتەوە لە 5 ڕۆژ کەمانیان لە خواردن گرتووە. خێوەتێکیان هەڵداوە لای نووسینگەی UN لە شاری سلێمانی، داوای مافی خۆیانەکەن. بەڕاستی دەرگای قوتابخانەکانیشان داخستووە، چونکە هەتاوەکو کێشەی موچە لە هەرێمی کوردستان چارەسەر نەبێ، ئەم بارودۆخەیش هەروەکو خۆی دەمێنێتەوە. من ئەمڕۆ بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم تەوەرە میوانداری زۆر بەڕێز دکتۆر فازڵ نەبیم کردووە، بریکاری پێشووی وەزارەتی دارایی لە حکوومەتی عێراق، بە خۆشحاڵیوە لە هەولێری پایتەختەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمدایە. دکتۆر ئەم کاتت باش، پرسیارەکەم با ئەوە بێ لەسەر پەسەندکردنی هەمواری یاسای بودجە، دەنگدان لەسەر هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان تا چەنێ بارودۆخی دارایی هەرێمی کوردستان و موچەخۆران دەگۆڕێت؟ فەرموون. سپاس کاکە سامان، سڵاو و ڕێزم لۆ جەناب و لۆ بینەرانی خۆشەویست. بە حەقەت ئەوە هەردوو دوو جانبی تێدایە، ینی جانبی باش و جانبی تریش هەیە کە سەلبیە. ینی جانبە باشەکەەوەی ئێمە دڵمان خۆشە بەوەی کە پرۆژە یاسایەکە وەکو ئەوەی جاری یەکەم تێپەڕی، نە جاری دووەم، ینی تعدیلی دووەم، تعدیلەکەی یەکەم. و طبعا ئەو پرۆژە یاسایە کاتێک کە پەسەند کراوە ئینشاءڵڵا لە وەقایع عێراقی دوای ئیجراعات و لە وەقایع عێراقی نەشر کرا، مەفروضە مباشرەتەن دەستپێکردنەوەی نەوت هەناردەکردنە دەرەوەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکات. بە حەقەت ئەوە جانبە باشەکەی ئەوەیە کە ئینشاءڵڵا ئەگەر هاتوو ئەو پرۆسەیە سەری کرد، ئەو کاتە هەرێمی کوردستان نەک تەنها موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین دەکرێت، بەڵکو ئەو کاتە حکوومەتی هەرێمی کوردستان حەقی خۆیەتی
کە داوای تەواوی بەشەبوودجەی خۆی لە عێراق بکات واتە بەشی تەشغیلی بە موچەوە و بەشی ئیستیسماری و پێترۆدۆلار و پەرەپێدانی پارێزگاکان هەموو ئەوانە داوا بکات لە عێراق باعتبار کە هەرێمی کوردستان ئێستا مشارەکە دەکات لە زیادبوونی داهاتی حکوومەتی عێراق کەواتە ئەوە جانبە باشەکەیەتی و جانبە ئیجابیەکەیەتی کە ئەگەر هاتوو بەبێ موشکلە بڕوات بەڵام کاکە سامان ئەمە لە بیرمان نەچی یاسای بودجە یەک یاسایە هەموو مادەکان بە یەکەوە بندن کاتێک کاتوو دەڵێی وەرە یاسای بودجە جێبەجێ بکەین چونکە بەغدا دائیمەن ئەو قسە دەکات وەرن با یاسای بودجە جێبەجێ بکەین کە یاسای بودجە جێبەجێ دەکەی واتە دەبێ هەموو ئەو مەوادانەی ئەو کە مرتبطن بە هەرێمی کوردستان هەر سێ مادە 11 و 12 و 13 جێبەجێ بکرێت کێشەکە لە چێیە؟ کێشەکە لێرەیە کە برادرانی ئێمە دڵیان خۆش بوو بەوەی کە تعدیلی دووەم سەحب کرایەوە لە حکوومەت و تعدیلی یەکەم ڕۆیشت ئەوەی کە باسی نەوت دەکات فقط چونکە تعدیلی دووەم باسی نەوت و مشتقاتی نەوت باسی عەفوەن غاز و مشتقاتی نەوتیش دەکات ئێمە دڵمان بەوە خۆشە بەڵام نازانین ئەوان لە مادەی سێزدەوە لە مادەی 12 ئێستا تعدیلەکە مادەی 12 خاڵی دووەم بڕگەی جیم لە مادەی سێزدە لوغمێکی تریان لۆماندانایە کە مرتبطە بەو مادەیە کە ڕەبتە لەگەر ئەو مادەیە مادەی سێزدە ئەلف چ دەڵێت مادەی سێزدە ئەلف چ دەڵێت دەڵێت لەسەر هەرێمی کوردستان پێویستە کە تەواوی ئیراداتی نەوتەکەی خۆی ئەوەی کە تەزدیر دەکرێت و ئەوەی کە لە محلیە نیش بەکاردێت چاوت لێبی ئەوەی کە لە ناوە خۆش بەکاردێت ئیراداتەکانی هەمووی تەسلیمی حکوومەتی عێراق بکات وەزارەتی دارایی عێراق حسابێک دەکاتەوە ئەو حسابەی کە کردەوە ئەو کاتە دەبێ لۆ ئەوەی کە زیاتر دقیق بم نەسی مادەکە مادەی سێزدەی ئەلف سیر کە مادەی سێزدە ئەوەلەن ئەلف دەڵێ يتم إيداع الإيرادات الكلية للنفط المصدر والمباع محليا تماشي هردو كان إيرادات نفتي كتصديرك للو دروا وأو نوتيك لنا وخوش دفروشريت تساوت ليبي المنتج من الحقول الواقعة في الإقليم طبعا أو جملة الغامة ترى كلمات دي 12 هي ثانيا ألف أوش لو رجانات ديانا بيتقين وزارة تر في حساب مصرفي واحد تفتحه وزارة المالية الاتحادية لدى البنك المركزي العراقي تماشي كنزال ليرة ديسان زور تفصيل باسكات تودع فيه جميع الإيرادات المتأتية من تصدير أو بيع النفط الخام ومشتقاته من دون استقطاعات سيرك إذن لما ديسيز لا تواو أتوي قلتيا دلي دبي إيراداتي أو نوتي كتصدير ذكرت أو نوتي كلنا وخوبة كارد هيدريت ومشتقاته مشتقات نوتيش إيراداتك كيدا بتسليم بكي إيما شربان لما دي دوازدة لتعديلك لسر أوكر كنابي مشتقات نوت داخل ببي لما دي دوازدة أو تعديلي ككرا أوان داخل يعني لم تعديل زياد كرا دكتورانيا لما دي سيزدا نا أول ما دي سيزدا موجودة لتعديلك زياد كرا أبو لا ينبرت حكومتي هرم اوي كرد بابلين اعتراضي كرد لا ينبرد كلا ينبرد بلام خوي اوتوماتيكيا لماده 16 موجوده ماده دواتر سيركا كواتا اما هيڅ مان نکرد كواتا دي سان شي شي مان لو دروز بو كباس لتصديري نوتكين كاتا كمان وتكمان تسليم دكين باش انزاو كاتب الدليكا كنكتنها نوتي مصدر او نوتي كلنا خوش بكاري ديني بجري ماده 16 اولا الف ومشتقات نوتيش مشتقات نوت جناب دزاني غازويل ونوت بنزين ونوت وشتان دغريتوا انزا اود ديسان كاك سامان او شيء تركلو او قرار دروز دبيت لو او تعديليك اورو كرا لو دبي اما جانب سلبيه كجبه نظريه اعتبار اخر بو خرابه والدكتور يعني اتوي وكو اراداتك كما بو هرم بمينيتوا بالضبط خوي هرم تماشي كاك سامان لو جوانتر واضح بكم اوان لو تعديله اوان داخل كردبو لتعديل ماده 12 ثاني انزيم اوان داخل كردبو حكومتي هرم اعتراضي كر وتنابي او داخل بكره وتيان باشا بسرتاو هل يانغرت لو هل يانغرت
چکە لە مادەی 13 داخل بوو ئەسڵەن بۆ مادەی 13 دەمێک کە مسادقەی لەسەر کرایە واتە ئەتوو کاتێک کە مادەی 12 پێی دەڵێ ئەوە هەڵگرا دەبواە برادرانی ئێمە لە بەغدا پێیان بڵێن وەرە بابە تو لە مادەی 13 ئەوە داخل کردیە وەرە مادەی 13 ئەوەلەن ئەلفیش تعدیل بکە لەوەی ئێمە تووشی ئیشکال نەبین لە مستەقبل چکە ناکرێت تو داوای هەموو نەوتەکەی دەکەی ئەوەی تەزدیر دەکرێت 400ەکە اینجا دوای دەرێ ئەو نەوتەی کە لە مەحەلیە نیش بەکاری دینی ناوەخۆ اینجا دەڵێی مشتەقاتی ئەو نەوتەش دەبێ پارەکەی هەموو تەسلیم بکەی ئیدەن عێراق هەر لەحزەیەک بیەوێ کێشەت لۆ دروست دەکاتەوە ئەو تعدیلەی کە ئەوڕۆکرا چۆن دروستیەکە وەکو کە گوتم دروستێکا دەڵێ کاکە تو 400,000 بەرمیلەکە کە تەسلیمەکەی باشە ئەدی ئەوەی لە ناوە خۆ دەفرۆشیت دەبینە پارەی ئەوەش بینە بابا ئاخر ئەوە لە تعدیلەکە نییە دەڵێ لە مادەی 13 هەیە ئەو جارە پێت دەڵێ ئەمن پارەی مشتەقاتیشم دەوێ بابا لە تعدیلەکە نییە دەڵێ لە مادەی 13 هەیە تەماشەی دکتۆر فازڵجا خۆ من لە پێشێکەکە گوتم کەواتەیە ینی هەمواری بودجە ینی کێشەکانمان چارەسەر ناکە ئەوەی کە تۆ باسیەکەی ڕەنگە ڕۆژ بە ڕۆژ کێشەکە قوڵتر ببێتەوە ئەو کاتە لە لیست دەرەچێتە سەر مۆزوعی نەوتیشیەتە سەر هەست ناکەی ئەمە نیەتی ڕێکەوتن نییە ینی لە نێوان هەردوولایە کاکە سامان مەسەلەی نیەتی ڕێککەوتن مەسەلەکە ئەوە نیە ئەوان ڕێک دەکەون بەڵام یاسای بودجەکە مشکلەیە پڕە لە مەشاکل یاسای بودجە خۆی کۆی یاسای بودجە واتە تو کاتێک کە مادەیەک تعدیل دەکەی مەفروزە هەموو ئەو مادانەی کە مرتەبتن بەو مادەیە لەگەڵ ئەو مادەیە علاقەیان هەیە دەبێ ئەوانیش تعدیل بکەیت چونکە بە چ کەلک دێت و کە مادەیەک تعدیلەکەی بەڵام لە مادەی پاشتر جارێکی دیهاتی ئەتوو ئەمنت گرتیە دەستی منت بەستیە ئەزانی خۆی خلەلەکە لێرەیە ینی برادەرانی و ئێمە کاتێک کە داوای تعدیلی مادەی 12 تانی ئەنجیمیان کرد لەبەر ئەوەی مادەی 13 ئەوەلەن ئەلف مرتەبتە بەو مادەیە مباشرەتەن دەبوایە تعدیلی ئەو داوای تعدیلی ئەو مادەیەش بکرێتەوە تعدیل بکرێت چونکە بودجەکە ئەمن پێشتر باسم کردیە پڕە لە قونبلا ئەوڕۆ یەک لەو قونبەلانەی تر کە من باسی دەکەم ئەوە بوو کە سبەی ڕۆژێ ممکنە مشکلەمان لۆ دروست بکەن ئەوە جانبەک بەڕاستی پێت بڵێم جانبی دوام بەڵێ جانبی دوام کاکە سامان خۆی ڕاستە شتەکە دڵخۆشکەرە کە دەیبینی بەڵام لە تەطبیق ممکنە مەشاکلی ترمان لۆ دروست ببی ئەو تعدیلە چۆن ئێستا 16 دۆلاریان تهدید کردیە وەکو کولفەی ئینتاج و کولفەی نەقل هی هەر بەرمیلەک باشە تا ئەو کاتەی خلالی 6 ڕۆژ دەبێ شەریکەیەکی ئەجنەبی ئیستیشاری بێت و لە حەقلەکانی هەرێمی کوردستان تحقیق بکات بکۆڵیتەوە و ئەو تهدیدی کولفەی ئینتاج و کولفەی نەقل بکات وایە خلالی 6 ڕۆژ باشە ئەگەر کۆمپانیایە کات و خلالی ئەو 6 ڕۆژە مەسەلەن گوتی 20 دۆلارە نەک 16 چێ دەڵێ حکوومەتی عێراق ئەو وەختە قبول دەکات وایە باشە ئەگەر گوتی کۆمپانیاکە گوتی نەخێر 10 دۆلارە چێ دەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیا نەوتەکانی کە ئیش دەکەن لێرە قبولی دەکەن ئیدەن کێشەکە کێشەیەکی مستەمڕە تا ئەو کاتێک کە دەگەینە کۆتایی بە ئاسانی ناتوانین بگەینە کۆتایی چارەسەرکردنی هەموو کێشەکان ئللا ئەگەر جارێکی تر هەموو ئەو کێشانەی کە هەیە لە ئەلفەوە تایە پێدا بچینەوە بە یەکەوە دانیشین هەردوو لا پێدا بچنەوە ئەو کاتە دەتوانی بڵێ کێشەکان بنبڕکران بەڵام ئەتوو کە کێشەکان لە ئەلف تا خۆ ئەم یاسایش بۆ بەس بۆ ئەم ساڵەوانیە دکتۆر هەندێک کێشە کامیان یاسای ئەم هەموارەی بودجە هەناردەکردنەوەی نەوت نەنا هەمواری بودجە ئەوە مستەمڕە بیڕاستە لە ئەو ساڵ لە قانونی ئەو ساڵ بەڵام ئەگەر ئینشاءالله سەر بگری مستەمڕە بی ڕاستە قانونی موازنە کۆتایی دێت لە کۆتایی بەڵام ئەو مادەیە وەک خۆی مێنێت مستەمڕە بیت بەڵام مادەکە مستەمڕە بیت مشکلەی تێدا نییە ڕاستە بەس دکتۆر هەموو ئەم قسانەی ئێمە باسیەکەین هیچی بەقەی چارەسەرکردنی موچەکە بۆ خەڵک گرنگ نییە بەڕاستیەکەی یعنی خۆت ئاگاداری ئێمە پێشی قسەمان کردووە ینی چاپێکۆتمان لەگەڵ جەناب تا کردووە هەر
نەرێنی بوو بۆ چوونی جەنابەت لەسەرەوەی کە موچەی مانگی 12 بەڕاستی بدرێ ئەوە تا ئێساش نادیارە وتەبێژی حکومەت دەڵێمە لە هەوڵی چارەسەرین حکوومەتی عێراقش ناچێتە ژێرباری موچەی مانگی یەکیش دیار نییە بەڕاستی خەڵک دڵی بەوە خۆشە ئەمە هەموارە تۆزە گۆڕانکاری لە پرۆسەی موچەدا بکە یعنی تر دوانەکەوێ هەموو مانگێ لە کاتی خۆیان بدرێ بەڵامەوە لەولا وەکو جەناب تەڵێ ئەم کێشانە دروستە بێ کێشەی تەوتین جارێ هەرماوە چوزانم کێشەی خانەنشینی و هاوتاکردنەوە ماوە بۆ چوونی جەنابەت لەسەر ئەمانە چییە کەی ئێمە نەجاتمانە بێت لەم هاتوون و نەهاتنە کاکە سامان بە حقیقت بڵێن نەجاتی کۆتاییمانە بی نەخێر لۆیە من ڕازگۆ بم لەگەڵت بە کۆتایی نەجاتمان نابیت لۆ چونکە ئەمە کێشەکان بە شکلێکی تەکتیکی چارەسەر دەکەین نەک لە بنەڕەتەوە کێشە چۆن لە بنەڕەتەوە چارەسەر دەکرێت ئێمە بەڕاستی پێت بڵێم دوو یاسا هەیە کە مەسائیلی مالی لە بینی هەرێم و بەغدا زەبط دەکات یەکەمیان پێی دەگوترێ قانون ئیدارە المالیە قانونی ئیدارەی مالی کێشەی زۆر گەورەی تێدایە لۆ کێشەی زۆر گەورەی تێدایە لە هەموو مادەیەک لە هەموو ئەو مادانەی کە مرتبطن بە هەرێمی ینی بە عیلاقەی بینی بەغدا و محافەزات و هەرێمی کوردستان وەکو پارێزگایەک تەماشە دەکات لە هیچ مادەیەک ئیستیسنایەکی نەداتێ هەرێمی کوردستان وەکو هەرێمەک نەک وەکو پارێزگایەک کەواتە ئەو کێشەیەکی ئەزەلیە ئەو قانونە کە ئەسڵەن سەیتەڕەی لەسەر قوانینی موازنەش هەیە کاکە سامان کاتێک کە بەغدا وەزارەتی دارایی موازنە دادەنێت بودجە دادەنێت دەگەڕێتەوە سەر قانونی ئیدارەی مالی بیناەن لەسەر ئەو ئوسوسەی کە قانونی ئیدارەی مالی داینایە لەسەر ئەو ئوسوسە موازنە دادەندرێت ئیدەن ئەو کێشەیە مستەمڕە لەبەر ئەوەی ئەو قانونە بەو شکل تەماشای هەرێمی کوردستان دەکات کە دێ یاسای بودجە لە هەر سێ مادەکە پڕە لە مەشاکل و هەرێمی کوردستان ئەوەش دەبێت تەبعاً لە ئێستا و ئێمە دەرسی لێوەربگرین ئەو سێ ساڵەکە تووشی ئەو هەموو گرفتە بووین دەوەی لە ساڵانی داهاتوو لە بودجەی 26 و بەسەرەوە هەموو ئەو قومبەلانە پوچەل بکەینەوە کە لە ناو یاسای بودجە هەیە ئەجینا ئەو مشکلەیە مستەمڕە بێمەوە سەر ئەسڵی پرسیارەکەشت مەسەلەی جارێ موچەی مانگی 12 بە نسبەت بەغدانی هائیەن کۆتایی هاتیە ئەمن لە بەغدا بووم لە هەفتەی ڕابردوو و قسەم لەگەڵ بەرپرسان کردی ئەوان مطلقاً ڕازی نینە لەسەر موچەی مانگی 12 قسە بکەن بە هیچ شێوەیەک ینی بە قەرز و قۆڵیش نابێ لەبەر دوو سەبەبی یەکەم بە قەرز جودایە بە قەرز حالەتێکی ئیستیسنایە بە قەرز جودایە بەڵام قەرز چارەسەر نییە ئەوە قەرزە لەسەر هەرێم ئەوان دەڵێن لەبەر دوو سەبەب یەکەمیان ئێمە موچەی مانگی 12 440 ملیارێک تقریبا لەو حدودەمان ڕەوانە کردیە ئەوەی تر پێمان گوتینە نیوەی ئیراداتی ناوەخۆ کە تەسلیمتان نەکردیە ئێمە لی دەبڕین ئێوە بیخەنە سەری و موچەی مانگی 12 بدەن خاڵی دووەم قانونی موازنە قانونێکی یەک ساڵانەیە لە سیویەکی 12 ئەو ساڵە کۆتایی دێت کە چوویە ساڵی نوێ نە ڕئیسی وزەرا و نە مەجلیسی وزەرا و نە ڕئیسی جمهور و نە ئومەمی متحیدە و کەس ئەو دەسەڵاتەی نییە دینارێک لە یاسای بودجەی ساڵی پێشووتر سەرف بکەن ئللا لە هەندێک حالت نەبی ئەگەر کرابی تا ئەمانات و موچەکەش نەکرایە ئەمانات تەبان کەواتە کەس حەقینیە ئیدەن موچەی مانگی 12 تەواو بە نسبەت بەغدا ئەمە هەرێمی کوردستان خۆیان چۆن چارەسەری دەکەن ئەوە مەوزوعێکی ترە بەڕاستی پێت بڵێم دەینە سەر موچەی مانگی یەک بەڕاستیش موچەی مانگی یەکیش طبعاً مەشاکلی یەکجار زۆری هەبوو بەڵام لەبەر هەندێک تەدەخولاتی دەرەوە ئێستا دێمە سەری لەبەر ئەوەی هەندێک تەدەخولاتی زۆر سیاسی چ لە داخل و چ لە دەرەوەش لەسەر حکوومەتی عێراق هەیە لەوەی موچەی مانگی یەک سەرف بکرێت وەزارەتی دارایی حکوومەتی عێراق و وەزارەتی دارایی ئێستا نەرمی دەنوێنن لەسەر مەسەلەی مانگی یەک بەڵام مانگی یەک جەنابەت دەزانی ئەوان هەرستاینە دیسان بیانۆیەکی دی لە بڵاوکراوەی ئەخیریان باسییان کردیە کە دەڵێ دەبێت تەوتین گەڕایتەوە سەر تەوتین جارێکی تر کە تەوتین لە بیر چوو بوو تەواو بوو کێشەکەی جارێکی تر گەڕاوەتەوە سەر یعنی هەندێک قسە دەکات زۆر غەریبە دەڵێ وەڵاهی هی پێشمەرگە بڕۆن لە خۆتان لە وەزارەتی دیفاعی عێراقی وەریگرن لە وەزارەتی دیفاعی عێراقیش تەماشەیەکەی مانگانە بە حدودی مەسەلەن وابزانم ممکنە 15
کەمتر لە 15 ملیار دینارە کە بەخۆش دەزانی ڕەواتیبی پێشمەرگە یەکجار زۆرتر لەو مەبلەغ 15 ملیارە مانگانە ئەوە دیسان هاتیە چێشی تر تۆ دروست دەکات ئەنجا هاتیە دەڵێ ئەتوو ئیراداتی ناوە خۆت تەسلیم نەکردی ئیراداتی ناوە خۆت ئەوەندە بووە دەبێت تەسلیمی بکەیت ئەنجا هاتیە ئەو ڕۆژە خۆیان ینی قسەیەکی ئەنتیکەیانە کرد پێش ئەوەی ئەو با بڵێن یاسایە ئەو تعدیلە بکرێت دەیانوت دەبێت ئێوە ڕۆژانە 200,000 بەرمیلیش تەسلیم بکەن ئەنجا ئێمە موچە دەنێرین سیرکە ئیدەن بە دوای کێشە بە دوای کێشە دێت لۆ مشکلەکە برادرانی ئێمە تەبان ڕۆژی جومعە دانیشتن لەگەڵ بەڕێز وەزیری دارایی بە حقات هیچ نەتیجەیەکی ئیجابی نەبوو بەڕاستی پێت بڵێ دوێنێ دانیشتن ڕۆژی شەممە محاولەیان کرد تۆزەک شتەکان بەرەو پێش بڕوە نەوعە تەفاهومەک دروست بوو ئەوڕۆ دوێنێ برادرانی ئێمە گوتیان ڕۆژی یەکشەممە پارە سەرف دەکرێت با بڵێن ینی موچە ئەوڕۆ منیتی ساڵم بە وەزارەتی دارایی کرد پێش ئەوەی لەگەر جەنابەت قسە بکەم وتیان لەخێر تا ئێستا ئێمە نەگەیشتینە نەتیجە لەگەڵ یەک بەیانیش جارێکی تر دانیشتنمان هەیەەوە ئەی باشە کێشەکە ئەوەندە قوڵە دکتۆر خوا بۆمان ڕوونکەرەوە ینی کێشەکە ئەوەندە قوڵە ئەسەن دوێنێ هەر شاندەکانی قسە و باسەکە بڵاو بوویەوە کە وتوێتە لە ساز تەیفسامی موچە ئەم لیستە ببەنەوە چاکی بکەن بینێرن من واژۆی دەکەم و موچە دەنێرم ینی ئەوە چییە لە ناو لیستی موچەیە کە ئەمانە بێت چاکی بکەن و ئەو ڕەزامەندی لەسەر بابەوەی کە موچەکە بنێرێ کاکە سامان مەسلەی لیستی موچە بە حقت پێت برێ مەسلەیەکی تەکنیکیە ئەوان تەوان یەکەم جار بە جەناب دەزانی کە لیستی موچە مەجموعەیەک با بڵێن مەشاکلی تێدا بووە ناوی دووبارە و سێبارە و ئەوانە ئەوە تقریبان تا حدەک چارە سەرکرا ئەو جارە ئاخر جار کە لیستی موچە دروست کراوەتیان ئەوانەی کە خانەنشین دەبن لە یەکی 2025 دوای ئەوەی کە ئەو قەرارەی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان دەری کرد لەسەر مەسەلەی خانەنشینی وتیان ئەوان ئەو ناوانە دەربینن لە لیستی موچە بە تەواوی دەریان بینن چونکەوە ئێستا لەمە دووە قانونی تەقاعد دەیانگریتەوە قانونی تەقاعدی موحد و لەسەر ئەوە ساسە موچەکانیان لۆ سەرف دەکرێت باجودابی لە لیستەکە مەسلەی لیست سەهلە چارەسەرکردنی بەڵام مەسلەی نیات ینی ئەتوو کاتێک کە دەی لەسەر مەسەل ئیراداتی ناوەخۆ مشکلە دروست دەکەی کاتێک کە دەی لەسەر تەوتین مشکلە دروست دەکەی کاتێک کە دەی لەسەر مەسەلەی نەوت مشکلە دروست دەکەی کەواتە ئاسان نییە بەڕاستی پێت بڵێم گەیشتنە نەتیجە ئاسان نییە ئەمنیش معلوماتم هەبوو چونکە وەکو بە جەناتم گۆ زەختێکی سیاسی یەکجار زۆر لەسەر حکوومەتی عێراق هەیە لۆ سەرفکردنی موچەی مانجیەک و بە تەسەووری منیش ئینشاء الله ینی ئینشاء الله تەسەووڕەکەم وایە ئەوە بە جوێرەی معلوماتی کە هەیە بەسەوە معلوماتی نهایی نییە لەسرم نەبیتە شت بڵێن وڵات و ئەوات گۆ بەڵام بە تەسەووری من ممکنە لەو نزیکانە موچەی مانجیەک سەرف بکرێت بەڵام موچەی مانجی دوو دیسان مشکلەی لۆ دروست دەبیتەوە لەبەر ئەو ئەسبابانەی کە باسم کرد مەسەلەی جارێ نەوت ئەوە مشکلەکە مەسەلەی داهاتی ناوەخۆ مشکلەکە مەسەلەی تەوتین مەسەلەی تەوتین کاکە سامان حلێکی وەسەط هەیە کە ئینشاءالله ینی تەسەووڕەکەم بگەنە نەتیجەیەک لەسەر مەسەلەی تەوتین چونکە مەسەلەکە ئەوەندە حەلەکە بۆ هەتاوەکو ئێستا حکومەتی هەرێمی کوردستان ناچێتە ژێربارەوەی کە هەژماری من هەڵوەشێنێتەوە و بڕوا تەوتینکە کاکە سامان تەواشی ئەو مشکلەیە هەژماری من و تەوتین وەکو بە جەنابتم گوت لە ناحیەی علمیەوە یەکن یەک شتە حتا بانکی مرکزی عراقی بەڵێ حتا بانکی مرکزی عراقی و حکوومەتی عراقیش ڕێگایاندایە کە بانکە ئەهلیەکانیش داخلی مەسەلەی تەوتین ببن نەتەنها بنووکی حکومی تەنها ئێستا یەک کێشە هەیە کێشەکە لەوەیە کە ئایا پارەکە بێتە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان لۆ ئەو هەژمارانە بنێری کە کرایتەوە یان حکوومەتی عێراق خۆی مباشرەتەن لۆ حسابە دەنێری دەکرێت ئەو کێشەیەش چارەسەر بکرێت لە بینی هەردوولا بە تەسەووری من کێشەکە ئەوەندە گەورە نییە بەڵام کاکە سامان بەڕاستی ئەو بڵاوکراوانەی کە لەو ئەخیرە دەرچوون خۆش نەبوو ڕەتفعلێکی خراپی لە لای وەزیری مالیەی عێراق دروست کردیە لە لای حکوومەتی عێراق دروست کردیە و ئەمنە و کاتیش گوت بۆچی باش نییە بڵاوکراوە
ئەزانی ئەوان وا تێدەگەن کە برادران لێرە ئیتیهامی حکوومەتی عێراق دەکەن لە بڵاوکراوەکان ئەوانیش ڕەدت دەدەنەوە ئەجا خۆش نییە تو کاتێک کە دانوستان لەگە یەکێک دەکەی کاکە زامان لە مەسلەی ئیتیهام و ئیتیهامکردن دەبێ دەربچین دەبێ بەڕۆکی خۆش بە دڵێکی پاک بەیەکەوە دانیشین لۆیە بە تەسەوەری من پێویست بەوە دەکات کە واز لەو مەسلەی بڵاوکراوە و بڵاوکراوە مزاد بینین و بەیەکەوە دابنیشن بەڵام دەمی و شاندەی هەرێم بکەرەوە لە ئێمە بە نیەتێکی باشەوە ڕووەکەینە بەغا و دانیشین بەڵام نیەتی ئەوان خراپە بیانومان پێ ئەگرن ئەنجا بەغداش هەمان قسە دەکات خۆی ڕاستە تەمان هەردوو لە خۆیان ڕادەچێشن بە تاکید خۆوە لە دانوستان وایە کاکە سامان کە من تو دانوستان لەسەر مۆزوعک دەکەین ئەمن محاولە دەکەم ئەکبەر با بڵێن قازانزرۆ خۆم ڕاکێشمە توش محاولە دەکەی ئەکبەر قازانزرۆ خۆت ڕابچێشی دوای دەی بگەینە نەتیجەیەک لە بینیان ئەوە طەبیعیە ئەتوو بە دوای بویان و دەگەڕێ ئەو بە دوای بیان و دەگەڕێ ئەو تاخیرت دەکا ئەو بیانووی ئەوان بەڕاستی پێت بڵێ مشکلەکە لێرەیە بیانووی ئەوان جانبە قانونیەکەی لەگەڵە کاکە سامان یعنی یاسای بودجە لەگەڵەوانە یاسای بودجە بەرامبەر بە هەرێمی کوردستان زۆر خراپە هەر زۆر غەدر لە هەرێمی کوردستان کرایە لە یاسای بودجە بۆ ئێمە نوێنەرمان لەوێ نەبوو ئێمە بەرپرسانمان هۆشیار نەبوون کە ئەمە بەسەریانە تێپەڕێ ئەخۆ ئەوانی سیاست دەگەن ئێمە سیاست دەکەن شتەکە بووە ڕۆیشتە آخر شتەکە ڕۆیشتی ئیتر وەختی خۆی زۆر قسەم لەسەری کرد حەز ناکەم زۆر قسەی لەسەر بکەم بەڵام ئێستا من قومبەلەیەکم لۆ جەنابەت باس کرد هەر ئێستا قومبەلەیەکی تر بێجگە لەوانەی پێشتر یعنی مادەی 12 تانی ئەنجیم قومبەلەیەکی گەورە بوو ئێستا مەحاولە کرا بەو تعدیلە پوچەڵ بکرێتەوە نییە بەڵام ئەتو لە مادەی 13 قومبەلەیەکی تر هەیە کە ئەو مادە دەگریتەوە تەماشەی یعنی پڕە لە مەشاکل ئەجا ئەو مەشاکلانە لە مەسلحەتی حکوومەتی عێراقا لە دژی هەرێمی کوردستانە ئەزانی ئەوەیە مشکلەکە ینی یاسایەکە باش نییە لۆتو خۆ ئەگەر یاسایەکە لۆ ئێمە باش وایە لۆ هەرێمی کوردستانە وەختە مشکلەمان نەبوو بیانوشمان پێ بگرن محکەمەی ئیتیحادی هەیە ئەڕۆیشتین لە محکەمەی ئیتیحادی شکایەتمانە کرد بەڵام ئێستا ناتوانین بچین شکایەت بکەین لەبەرەوەی مادەیەکی تر یاسایی تر هەیە ئەو جارە دەمانگریتەوە جارێکی تر ئەجا ئەوەیە کێشەکە لۆیە ئەمن دەڵێم ڕاستە ئەو دانوستانانە باشن بەڵام ئەو دانوستانانە تەکنیکین وەختین ئەتو ئەگەرنەی لە ئەلف هەتا یاجارێکی تر بە هەموو ئەو یاسایە مالیانەدا نەڕۆیەوە ئەو مشکلانە مستەمر دەبی لە گەمان هەتا هەتای باشە دکتۆر فازیل ئەوەی کە تۆ باسەکەی تەکنیکی یانی تۆوان دێوردەکاریت باس کرد دەی شاندەکەمە باس ناکە کە ئەلەساز لەگە تەیفسامی باسی تەوتین کرابێ باسی داهاتی ناوخۆ کرابێ ینی ئێستا هەر نزیکتری شت کە ئەم گفتوگویانی دوایی بۆ موچەی مانجیەک دەگوترێ مۆزوعی ئەو خانەنشینانەی تیابووە کە نزیکەی 30,000 خانشینی وتیان ئەمە لە لیست دەربێنن ئەمە نازانم زیادەیە یعنی ئام شتە تەکنیکانە باسەکرێ بەڵام لەو دیوی پەردەکە هەنێشتیکەیە ناوترێ بە خەڵک ئەمانەشتی ئەساسین دەبێت لە بنەڕە تا چارەسەکرێ مۆزوعی تەوتین و مۆزوعی داهاتی ناوخۆ ئەمجا نایزانرێ یانێگە جەنابە بزانی بۆ نمونەگە بۆ مانجیەک باشە حکومەتی عێراق چەندێکە نێرێ بۆ پارەکە دیاری کراوە کاو لە کاتێکاڵە پێویستیم بە 996 ملیارە سەرویەوە نەخێر ینی ئەو قسانێک کە کرا 950 ملیار و 940 ملیار و تا ئەو لەحزەیە تهدید نەکرایە ممکنە هەرێمی کوردستان طبعا داوای ئەو مەبلەغەی کردێ کە پێویستێتی باش کە مەبلەغەکی زۆرە جەنابەت دەزانی نزیکی تریلیۆنە کە نزیکی تریلیۆنێ کە مانگانە بەڵام ئێستا کە خانە نشینیان لێ دەرکرد ئەو مەبلەغە دێتە خوارێ ئەکیت بەڵام مەبلەغەکە چەندە تا ئێستا تا ئەو لەحزەیە ئیتیفاقی نیهایی لەسەری نییە مەبلەغەکە چەندە بەڕاستی پێت بڵێم بەیانیش دانیشتن هەیە ئەوە جانبە تەکنیکەکەیە بەڵام جانبی تر وەچ پێتم گۆ جانبە یاساییەکە کە مرتەبیتە بە مەسەلەی نیوەی ئیراداتی ناوەخۆ و مەسائیلی تر ئەو مەسائیلانە مستەمڕن ئەگەر خەڵک باس نەکات بەڵام ئەوانە مستەمڕن و لە هەموو با بڵێن مەحفەلێک لە هەموو گفتوگۆیەک جانبی عێراقی باس لەو مۆزوعانە دەکات
و باشترین دلیل هەرچەند ڕۆژ پێش ئێستا ئەو بڵاوکراوەی کە بەڕێز وەزیری دارایی دەری کرد ئاگات لێ بوو جەنابەت وەزیری دارایی کە بڵاوکراوەکەی دەرکرد وابزانم ڕۆژی چارشەمە بوو وابزانم دوو بوو بە حقیقەت بڵاوکراوەیەک بوو پڕ بوو لە بەشاکل مشکلەی تەوتینی باز کردی مشکلەی پێشمەرگەی باز کرد هینایتەوە ناوێ جارێکی تر مەسەلەی ئیراداتی ناوەخۆی هینایتە ناوێ مەسەلەی نەوتی هینایتە ناوێ یعنی تەماشای ئەوان بە ئاشکرا باز دەکەن ئەو مۆزوعانە. ئەی باشە دکتۆر وەڵی کەس نازانیانی چارەنووسی ئەم خەڵکە چی لێ بەدەست ئەم دوو حکومەتەوە یعنی جەنابەت خۆ ڕەنگە لە میدیاکانەوەی بینی ئەوە حاڵ و گوزەرانی مامۆستایانە کە چۆن مانیان گرتووە و چۆن دەرگای قوتابخانەکانیان لەم سنوورە هەمووی داخستووە نەتیجەی ئەبێ بەڕاستی یعنی ئەگە تۆ ڕاست و دروست پێما بڵێ ئەو تا مامۆسای داماو هەیە لەویا دە مامۆسان کە 5 ڕۆژە دەمیان لە نانۆ نەیاوە باری تەندروستیان زۆر خراپە ئەمانیش هیچ باکیان نییە و کێشەکان و خۆتەڵێ هەر بەردەوامە بێ هەموو مانجێ. وەڵی کاکە سامان ئەزانی دیسان دەڕێمەوە مەسلەی موچە مەسلەیەکی حیاتیە ئێمە هەمومان ویژدانمان ڕۆحمان دڵمان گیانمان لەگەڵ ئەو خەڵکەیە کە بێموچەنە ئینسان بەڕاستی دڵی دێشی لۆ خەڵک بەڕاستی پێت بڵێم ئینسان کاتێک کە ئەو مامۆستایانە دەبینی تەنها ئەجا دڵت لۆ مامۆستایەکە دێشی بەڵام دەبێت دڵت لۆ قوتابیەکەش بێشی ئەو قوتابیە فەقیرەی کە دەرسەکە وەرناگری و ممکنە ساڵێکی دراسی لێ بڕواتە زانی ئەوە هەمووی مشکلەیە هەمووی گرفتە لۆیە ئەمن دەرێم ئەمە پێویستیمان بەڕاستی پێت بڵێم بەوەیە کە ئەوەلەن کورد بە یەکگرتووی بیستە بەغدا یەکگرتوو بن بەڕاستی پێت بڵێم وەفدێکی سیاسی باڵا بچیتە بەغدا و لەگەڵیان دانیشن بە تەواوی چونکە ممکنە بەڕێز سوودانی قسە لە من و لە جەنابەت وەرنەگری بەڵام بە تاکید قسە لە کاک مەسرور و کاک بافڵ و کاک قوباد و کاک نەچیروان و لەوانە وەردەگری یعنی تو دەبێ ینی بە موحەدی بڕۆی نەک لێرە قسەک هەبی و لە بەغدا قسەیەکی تر هەبی تەزانی ئەوە کە زۆر مهمە ئەنجا لەگەڵ ئەوانش لەگەڵ ئەو جانبە سیاسیەش دەبێ وەفدێکی فەنی بڕوات بە هەموو شتەکان دابچیتەوە نەک تەنها مەسلەی وا باوەڕ بکە مەسلەی لیستی موچە مەسلەیەکی وەختیە چارەسەرکردنی و چاکردنی و چاک نەکردنی بەڵام جوانبی ترەیە جوانبی فەنی کە هەموو مانگەک دێتە پێشت ئەو مشکلانە کەواتە دەبێت لە ئەلفەوەتایە ئەو کێشانە چارەسەر بکرێت لەوەی چیتر ئەو کێشانەی کە هەیە لۆ هەرێمی کوردستان دروست نەبی لۆ موچە خۆرانی خۆشەویست دروست نەبی والله ئینسان ئەمن دڵم دێشی بەڕاستی لۆ موچە خۆران بەڵام چ بکەنی تر ئەوەی کە لە دەستەمە دێت ئەوەیە کە بین دوو قسەی خێر بکەین و دوو مقتەرەحی جوان بدەین و دوو قسە بکەین هەر ئەوەندەمان لەدەست دێت. باشە دکتۆر ئەو جوانبانی کە جەنابەت باسیەکەی ینی لەم دوو سێ ڕۆژی گفتوگۆیە هیچ گەیشتوونەتە چارەسەرێکی بۆ ئەوەی کە لە مانگی دوو لە مانگی سێشە تووشی هەمان گرفت نەبینەوە؟ نەخێر جارێ کێشەکە جارێ هەر لەسەر لیستەکەیە ئەنجا ئەو جارە کێشە لەسەر مەسەلەی خانەنشینیش هەیە کاکە سامان بەڕاستی پێت بڵێم ئەمن لەگە سەرۆکی دەستگای خانەنشینی عێراق ینی ڕئیس هەیەی تەقاعودی عامەش قسەم کرد لەو مۆزوعانە ئەو دەڵێ ئێمە قەرارەکەمان وایە کە ئێمە تەنها مەسەلەی ئیمتیازاتی 12 معاشەکەت دەینە و خەڵکانەی کە لە یەکی لە دوای یەکی 2025 خانەنشین دەبن ئەوە یەک دوو ئەوان دەڵێن ئێمە هاوتای طبعا لەوە بەغدا ناحەقە بەڕاستی پێت بڵێم لەوەی دووەم لەو خاڵێکی ئێستا باسی دەکەم بەغدا ناحەقە ئەوان دەڵێن ئێمە لەو ڕۆژێکی قەراری محکەمەی اتحادی دەرچۆ بەرامبەر بە مەسەلەی تەقاعود خانەنشینی هەرێمی کوردستان لەو ڕۆژەوە ئەوانەی لە پاشی ئەو تاریخە ینی لە 23 تەسەوڕەکەم 23 2022 بوو ئەو قەرارەی محکەمەی اتحادی دەرچوو دەڵێن پاشی ئەو تاریخە ئەوانە تعدیلی موچەکانیان دەکەین ئەوانەی پێشەوەی تر تەقاعود بوونەوەکو خۆتان تەقاعود چۆن تەقاعودتان کردی هەروە ئەنجا خۆی مجموعەیەک بەحقیقت لەوە طبعا عێراق ناحەقە لەوە چونکە مەسەلەی تعدیل دەبێ هەموو تعدیل خاننشینان تعدیل بکرێن بە جۆرەی قانون بەڵێ بە جۆرەی قانون وایە ئیتر ئەوە قانونە ینی ئەزانی چی ئەوە دەستورە کە عێراقیەکان هەمویان لە ماف و لە ئەرک مساوینە و کەواتە ئێمەش
ئەو متەقا خاننشانانەی ئێمەش کە پێشی 2022 خانشین بوونە دەبێت ئەو تعدیلانە بیانگریتەوە زانی کاکە سامان. ئەنجا بەڕاستی پێت بڵێ مەسلەی بیان و گرتن لە یەک و بیان و هینانەوە و مەسلەی هەندێک مەسایلی یاسایی وەکو باسم کرد کە لە مەسلحەتی عێراق دژی هەرێمی کوردستانە دەبێت دابنیشن بەیەکەوە ئەو کێشانە چارەسەر بکەن. ئەو کێشانە بە وەفدی فەنی چارەسەر ڕاگرێ. وەفدی فەنی تەنها دەتوانانی مەسلەی لیست و ئەوانە چارەسەر بکات، پاکردنەوەی لیست و لێکردنەوەی ناوەکان و وەزارەت بە وەزارەت ئەو شتانە دەتوانانی چارەسەر بکات. بەڵام مەسائلە گەورەکان پێویستیمان بە وەفدێکی سیاسی زۆر بەرز هەیە لە مستەوای زۆر بەرز و وەفدێکی سیاسی یەکگرتوو لەوەی ئەوانیش بزانن کە هەرێمی کوردستان لەو مەوزوعە یەکگرتووە. ئەگەر خلافاتیش هەیە لە بینی حزبە سیاسیەکان بەڵام لەو مەواضعی کە مرتبطە بە وجودی هەرێمی کوردستان نەخێر هەمویان موحدن ئەو کاتە بە تەسەووری من عێراقیش مل دەداتە بەر ئەو تعدیلاتانەی کە پێویستە. باشە دکتۆر ینی قسەیەکیش ئەکرێت دەگوترێ باشە خۆی کە جەناب بدوێتر کە حکوومەتی عێراق داوای داهاتی ناوخۆوەکە ئەوە گریمان نە و دەست پێکاتەوە ئەو بیانۆ نامێنێ داوای تەڵتینەکە ئەگەر خۆ حکوومەت یاریمی کوردستان بیەوێ کێشەی موچە چارەسەرکە بەم دووشتە چارەسەرە بێت. نەخێر ئەزانی مەسەلە وەش پێتم گوت مەسائل زۆرن بەڵام مەسەلەی تەوتین وەکی بە جەنابتم گۆەوە دەکرێت ئەو چارەسەری لۆ ببیندرێتەوە ینی لە عێراقیش هەر بەو شکرەیە ینی تەماشای کاکە سامان خۆ لە عێراقیش کاتێک کە تەوتین کرایە پارەکە لە وەزارەتی دارایی عێراقەوە مباشرەتەن ناڕوا لۆ حسابی ئەوانە لە وەزارەتی دارایی عێراقەوە دەستە وەزارەتی معنی وەزارەتی معنی تەوزیعی دەکاتە سەر ئەو حساباتانە بەڵام ئەوە لۆ چیە لۆ ئەوەی کە مطمئن بن لە عەدەدی مۆزەفین وەشتانە کەواتە ئەوەل و تالی پارەکە دەوێت بێتە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان وەکو با بڵێن سیادەی خۆی پارەکە بێتە لای و ئەو تەوزیعی بکاتەوە زارێکتر بەسەر ئەو حساباتانەی کە کرایتەوە. ئیدەن ئەوە مشکلێکی گەورە نییە دەکرێت چارەسەر بکرێ. مەسەلەی داهات بە تەسەووری من حکوومەتی هەرێمی کوردستان فترەیەک پێش ئێستا ملی داتە بەر ئەوە کە نیوەی داهات تەسلیم بکات بەڵام لەسەر نیوەکە ممکنە جارێ ئیشکال هەبی لە بینی هەردوولا. حکوومەتی هەرێم دەڵێ ئێمە نیوەی داهاتی نەوت لە حدودی 8 ملیارە ئەوان دەڵێن نەخێرەوە لە موازینی مراجعی خۆتان لۆ ساڵی پێشتر 4 تریلیۆن و 300 و نزیک 47 ملیاردتان نووسە کە مانگانە لە زیاتر لە 350 ملیارە کەواتە نیوەی دەکاتە 175 ینی ئەوە دارێ کێشەیەکی ترەکە لە بینی هەردوو لا هەیە لەوەی کە بگەنە نەتیجەیەکی نهایی. بەڵام ئومێدمان زۆرە ئینشاءالله ئەگەر ئەوان ئەو مادەی 13 تەفعیل نەکەن ینی وەلەو وەتەسەوری من تەفعیلی دەکەن بەڵام ئەگەر تەفعیلی نەکەن و مەسەلەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان فقط بەو شێوەیە کە ئیتفاقی لەسەر کرایە دەست پێ بکاتەوە بە تەسەوری من کێشەکان بە تایبەتی کێشەی موچە چارەسەر دەبی. بەڵام وەکو بە جەنابتم گوت ئەو کاتە حکوومەتی هەرێمی کوردستان حەقی خۆیەتی قانونەن بە ژێرەی قانون بە ژێرەی قانونی موازنە حەقی خۆیەتی کە داوای تەواوی بودجەی خۆی بکات نەک تەنها موچە. باشە دکتۆر ئەو کاتە هەرێمی کوردستان گریمان لەسەرەوەی جەنابێت ینی ڕازی نەبوو بەو مادەیە ئەتوانێ خۆ بۆ خۆ هەناردەکردنەوەی نەوت بکاو داهاتەکە بێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بڵێ من موچەی موچەخۆران لە داهاتی ناوخۆ و نەوتەیە وەکو جاری جاران. نەخێر نەخێر لەبەرەوەی بە قەرارێکی محکەمەی ئەوەی دەرەوە ئەوەی ئەبێ حکوومەتی عێراق لە ڕێگەی سۆمۆبی پاریس بوو ئللا دەبێ بەڵێ ئەزانی ئەمنەوە لە بەغداش حقیقەتەن باس کرد لە ئەوەکەی خۆم لە پانێڵەکەی خۆم باسم کرد کە عێراق نابێت دڵی خۆشبی بەوەی کە مەوزوعی بردیتەوە ئەسەن مەوزوعی نەفتی نەبردیتەوە زانی حەزەکەم زانی کاکە سامان بەڵام ئەو چی بردەوە مادەی 100 کە باسی تجارەتی خارجی دەکات دەڵێ حەسرەن تجارەتی خارجی لە دەست حکوومەتی مرکزیە لەبەرەوەی فرۆشتنی نەوتیش جزئەکە لە تجارەتی خارجی لۆێ دەبێ حکوومەتی مرکزی حکوومەتی بەغدا حکوومەتی فیدرال ینی قەزدم ئەو نەوتە بفرۆشەوە ئیلا لە مەسائلی تری نەوت تەرا دۆڕا ینی عێراق دۆڕا هەرێمی کوردستان بردیتەوە تەنها فرۆشتەکە نەبی
بەڕاستی پێت بڵێن فرۆشتنەکە زۆر مهمە کاکە یعنی ئەمنەوە ئینتاجی نەوتم کردەوە دەرمهینا بەڵام کە نەتوانم بیفرۆشم بە چ کەلک دێ ینی چ مشکلی من چارەسەر ناکات لۆیە ئێستا فرۆشتنەکە حەسر بووە بە سۆمۆ بە حکوومەتی عێراقەوە حتا لەو تعدیلەی کە ئێستا هەیە حەسرە بە سۆمۆ دەبێت سۆمۆ بیفرۆشیت ئەی باشە خۆ کاتە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت هیچ ئەرقەلەیە بۆ فرۆشتنی نەو دروستکە هەرە بێ پابند بێ بەو یاسایە بێن نەخێر بەڵێ ئەو وەختە دەوێت پابندبی بەو یاسایە واگەر پابند نەبوو ممکنە مەشاکلی ئیزافی تری لۆ دروست بکرێت لە بەغدا بە جۆرەی ئەو یاسای بودجە کە ئێستا حالیان هەیە لۆیە بە تەسەووری من ئەزانی ئەمە بە جارێ یەکەم جار گەشتبین بین بەوەی کە ئەو مادەیە کە تێپەڕیە بەڵکو ئینشاءڵڵا وەکو خۆی بڕوات و کێشەی لۆ دروست نەبیت لە مستەقبل خاصەتەن دوای ئەوەی کە ئەو کۆمپانیایە با بڵێن ئیستیشاریی کە دێت و تهدیدی ئەو سعرە دەکات کێشەی لۆ دروست نەبی ئەوە جارێ خطوەی یەکەمە خطوەکە خطوەکی خراپ نییە کاکە سامان بەڵام ئەو خطوەیە بەڵێ ئەتو دەستت پێکردیە باشە بەڵام خطوەی تر هەیە کە ئەو خطوەیەت لێ ڕادەگری مشکلەی لۆ دروست دەکات بەڵام مهم ئەتو جارێ خطوەیەک تویە پێش محاولە بکە خطوەکانی تریش چارەسەر بکەی شتەکانی تر سەبر چارەسەر بکرێن لەوەی بتوانین شتەکان بە کۆتایی چارەسەر بکرێن بەڵام دابێ ئەوەشمان لە فکر بچی هەروەخت حکوومەتی عێراقی بێ مشکلت لۆ دروست بکە گرفت دروست بکە شتی لە دەستە یعنی وەسیلەی لە دەستە وەسیلەی قانونی وڵا ئێستا دکتۆر وەسیلەیەکی کە هەیە کە گرفتت بۆ دروستکە ئەوەیە ئێستا هەر لەسەر شاشەی زووم کاگڕەمە قایمقامی چەمچەماڵ بە زوومی گوتووە بە درۆن هێرش کراوەتە سەر کۆرمۆر یعنی ئەمە پەیوەندی هەیە بە پەسەندکردنی ئەو یاسای ئەمڕۆ بەتاکید چونکە بۆچی تەماشای عقلیەتی هەندێک خەڵک لە بەغدا کات و تەعاملی لەگە دەکەی من لە بەغداش لە پانێڵەکەم باسم کرد وتم کاکە وەڵڵاهی زەرمەندی یەکەم لە ڕاوەستانی نەفتی هەرێمی کوردستان حکوومەتی بەغدایە نەک حکوومەتی هەرێم لۆ چونکە حکوومەتی بەغدا مانگانە 1 ملیار دۆلار زەرەر دەکات لە ناچوونە دەرەوەی نەوتی هەرێمی کوردستان ئیدەن کەواتە دەبێ ئەوان وابیر بکەنەوە کە نەوتی هەرێمی کوردستان دەڕوات ئەوان ئیراداتیان زیاد دەبی و لەو ئیراداتە جوزەچلێت دەنەوە هەرێمی کوردستان بەڵام عقلیەتی هەندێک خەڵک هەمویان نا ئەمن لەوێش باسم کرد وتم قلە قەلیلە لە نەواب بەڕاستی پێت بڵێم مەشاکل دروست دەکەن لە بینی هەردوو حکوومەت مەشاکل دروست دەکەن لە ناو پەرلەمان بە تایبەتی ئەوانەی کە با بڵێن مرتەبتن بە هەندێک جیهات مەشاکل دروست دەکەن و ئەو مەسەلەیە لەبەرەوەی نەوتی هەرێمی کوردستان ڕۆیشتی ئەوڕۆ بە موشەکت تێدەگرن بزانە ئیدەن خەڵکەکەیە دائیمەن بە دوای مەشاکل دەگەڕێت بەڕەغمی ئەوەی قازانجی خۆیەتی کە ئەگەر هات و کێشەکە چارەسەر کرا بەڵام عقلیەتەکە وایە ئەو عقلیەتەکەیە هەرێوی ئەو ملبلانێ و کێشە لە نێوان هەرێم و بەغدا بەردەوام بێ ئەوێت تۆ بەردەوام چاوەڕێی دەستیە و بکەی ئەو بۆی بودجەت بۆ بنێرە یا موچەت بۆ بنێرێ بەڵام پرسیارێکە لێراوەیە دکتۆر ینی ئەو لە 12.6 بودجەی هەرێم کەی ئەنێرێ ئەوە ڕەبتی هەیە بە موچەوە یا موچە لە دەروی ئەمە بە جۆری قەراری محکەمەی ئیتیحادی ئێستا موچە کەوتیتە دەری ینی ڕاستە لە زمنی ئەو مەبلەغەیە لە زمنی مەبلەغەکەیە بەڵام سەرفکردنی مرتەبت نییە بەو مەوادانەی کە بودجەکە دەگریتەوە ئینەما قەراری محکەمەی ئیتیحادی هەیە ئەوەی دەرهینە بەس لە زمنی بودجەکەی 12.67ەکەیە ئەوەش طبعاً کاکە سامانەوە کێشێکی ترە چونکە لە هەموو یاسایەکانی بودجە هەیە کە دەڵێ ئەو نسبەی کە تهدید کرایە کە پێشتر 17% بوو لۆ هەرێمی کوردستان ئەو نسبێ دەگۆڕێت بە گوێرەی ئەو کاتەی کە ئەحسای سوکانی دەکرێت بەو گوێرە دەگۆڕێت باش ئێستا ئەحسای سوکانی کرا و نسبەی هەرێمی کوردستان وابزانم 14 شتێک دەرچەوە نییە وابزانم شتێکی وامان گوێ لێ بوو 14.8 شتێکی وایە باشە ئەتوو کە هاتی تعدیلی ئەفۆن کە هاتی تعدیلی مادەی 12 کرد
خۆ تعدیلی مادەی 11شت بکردبایە 12.67کەت بکردایە 4.8 چکە خۆت ئەو قسە دەکەی من نایکەم هەرێمی کوردستان نایکات بەغدا خۆی ئەو قسەیە دەکات دەڵێ هەر وەخت ئەحسا کرا ئەو کاتە بەو نسبەیە حسەی هەرێمی کوردستان دەدەین دەبایە برادرانی ئێمە لە بەغدا پێداگیری لەسەر ئەو تعدیلەش بکەن کە نەکرا بەداخەوە ئەنجا بە حقات کاکە سامان کێشە زۆرن باوەڕ بکە کێشەی تر هەیە لەو ڕۆژانە و ئیشی لەسەر دەکەن بەغدا لە مادەی 12 ثانیەن ئەلف لەوەی کێشەیەکی زۆر گەورە هەیە کە مرتەبتە بە سیادەی هەرێمی کوردستان ئێستاوان ئیشی لەسەر دەکەن لە بەغدا لەوەی ئەو کێشەش ئەو قومبەلەش بتەقینەوە بەڕوومە ینی ئەیانەوێ ئەم هەرێمە بەم شێوەی نەمێنێتەوە هەر بەجددی بەغدا چی ئەوێ ئەسڵ ئیشی وان والله کاکە سامان یەکەم هەفتە لە دروستبوونی حکوومەتی عێراق حکوومەتی نوێی عێراق ینی 3 ساڵ و نیو پێش ئێستا ئەمن یەکەم هەفتە گوتم ئەو حکوومەتە پلانێکی لەدەستا و پلانەکە ختوە ختوە دێتە پێش و ئەو پلانە لۆ لاوازکردنی هەرێمی کوردستانە لۆ لاوازکردنی قوارەی هەرێمی کوردستانە خۆی لاواز بووە ئێستا دوکتۆر بەڕاستی آخر ئەو لە خلالی 3 ساڵ و نیوە ختوە ختوە طبعاً ختوە ختوەوە پلانەکانی خۆیان تەنفیز دەکەن تا دەگەنە کۆتایی ئەوە مشکلەکەیە شکۆی سا معقول نیە ینی دەمی هەر بەرپرسێکی شەکەیتەوە کاک دکتۆر یعنی بۆ نمونە فەرمانبەرمانی گرتووە مامۆسامانەگرێ هەڵە کاکە خۆ موچەکە و لای من نییە لای بەغدایە دەبێ ئێمە بەغدا پارە بنێرێ ئەو کاتە موچە دابشکەین بەڕاستی ئێمە لەکوێ ئەم حکومڕانیای لەکوێ ئەوان کە بتوانین حکومڕانیکەین فەرمانبەر و مامۆستای خۆمان موچیان پێبین ڕوونە کاتە بەغدا خۆ بەغداش ئامانجەکەی ڕێکەمەیە ئەو کاتە زۆر ئاسانە ئیتر تۆ یەد ئەم هەرێمەت بۆ لە ناوە بە خەڵکیش خواخوایەتی هەموو مانجێ موچەکەی پێ بدرێ ئیتر بەغدا حکومڕانی بکە چی ئیشی بە حکوومەتی هەرێمی کوردستان کەواتە ئێمە خۆمان تۆپەکەمان یا بەدەستی حکوومەتی عێراقەوە کاکە سامان حکوومەتی عێراق ئەوەشی بەجەناتم گۆ کە ختوە ختوە ئیش دەکات لۆی وا بکات وا لە خەڵکەکەش بکات خەڵکەکە بگەنە قەناعەتێک کە بڵێن بەغدا بابێ مەعاشمان بدات و ئیدارەمان بدات ئەوە خەتەرە ئەوە گەورەترین خەتەر بوو کە دەبواە ئێمە زۆر زوو هەست بە درک بەو مۆزوع بکەین من لۆ خۆمەکو فازڵ نەبی لە مێژە دەرکم پێ کردیەوە بەڵام خەڵک حەقی خۆیەتی دکتۆر ینی بەڕاستی وایەوە باڵێ تەماشەی ئەوان خطەکەیان ئەوەیە کەوا بکەن عدەم سیقەیەک لە بینی هاوڵاتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان دروست ببی خەڵکی هەرێمی کوردستان وا لێ بکەن لە حکوومەتەکەی خۆیان ناڕازی ببن لۆ ئەوەی ئەوان بتوان پلانەکانی خۆیان جێبەجێ بکەن دەبواە ئێمە بەرەنگاری ئەو خطوە ئەو پلانە ببینەوە زۆر زوو درەنگ هەستمانە پێکردیە ئەمن زۆر لە مێژە باسم کردیە لە تەلەڤیزیۆنەکان دەبواە ینی زوو پێشی ئەوە بژیرێت بەڕاستیش پێت برێ مەسلەی ئەگەر هەندێک بەرپرس دەڵێ بەغدا پارە نانێری و نازام چێ ئەو قسەیش بەڕێی من بۆ ڕێی من ڕاست نییە چونکە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا حالیان بەرپرسە لە هەرێمی کوردستان نابێ ئەو قسەیە بکات چونکە ئەو قسەیە لە سیادەی حکوومەتی هەرێمی کوردستان قسەکە لە سەرمەیە بەڕاستی دکتۆر هەر بەرپرسەک ئەو قسەیە بکات ئەو قسەیە لە سیادەی حکوومەتی هەرێمی کوردستان کەم دەکاتەوە ئەو قسەیە هەرێمی کوردستان لاواز دەکات نابێت کەس ئەو قسەیە بکات حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە لە وڵاتە و حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ موچەی خەڵک چارەسەر بکات ئەنجا چۆن چارەسەری دەکات بە داهاتی ناوەخۆ بە ئیتیفاق لەگەڵ بەغدا هەر ئەوە ئیشی حکوومەتی هەرێمی کوردستانە نابێ ئەمە بڵین وەڵاو ئیشی بەغدایە ڕێک وایە چونکە تۆ فەرمانبەری ئەم حکوومەتی هەرێمەیت من چاوەڕێی دەستی تۆ موچەکەم پێبێ نەک من چاوەڕێی دەستی بەغدا بم تۆ چۆن چارەسەریەکەی بەڕاستی دەبێت چارەسەری کا قسەکەی جەنابەت دروستە ناکرێت بگوترێ بەو خەڵکە بڕۆ داوا لە بەغدا کە موچەکە بۆ خەرج بکاو بنێرێ ئەوە ئیشی حکوومەتی هەرێم نییە ئێکەواتی بوونی حکوومەتی هەرێم ئێستا چییە یعنی خۆ ئەمە بەڕاستی دەکرێت بە زمانی عەرەبی و ئەم بەرپرسە عێراقانش گویان لەمە بێ حەقی خۆی شانە کار بکەن بۆی کە ئەم سیادەیە نێڵن
دکتۆر وەڵی لەسەر ئەمە قسەماکە من کاتم زۆر کەمە بەس ئەمەیە و پرسیارە لێکەم من بیرمێ لە کۆتایی مانگی 12 بوو جەناب بدوتە باگەرێکی زۆرەوە موچەی مانگی 12 بەم بارودۆخە نادرێ دەفەوتێت چونکە عێراق واڵێ ئێستا ینی تازەترین پێشات ئەلە چاومان لەوەیە موچەی مانگی 12 چارەسەر بکرێ ئەمە پێشەوە هەورامانی و گوتەبێژی حکومەت هێرمی کوردستان واڵێ چاویان لە چییە چۆن چارەسەرە بێ تۆ پیاوێکی ئەزمونت هەیە پیاوێکی لە ڕقەم و داراییە شارەزایی ئەکرێ ینی هیچ ئەم چاوە لە چیایە کە چارەسەرەکرێ بەس بە کورتی وەڵات وڵی ئەمە ڕێزم لۆ ئەو برادرە هەیە بەڕاستی ڕێزم لۆ ئەو برادرە هەیە بەڵام من هیچ چارەیەک نبینم ئیلا حکوومەتی هەرێم خۆی قەرزە وەرگری یان محاولە بکە لە داهاتی ناوە خۆی بە طریقەیەکی معەن موچەکە بداتەوە ئیلا لەگەڵ بەغدا هیچ چارەسەرێک نییە لە کۆتایی هاتووە هیچ چارەسەرێک نەماوە لۆ موچەی مانجی 12 بڵێ بەنسبەت بەغدا بەنسبەت بەغدا ئەجا خۆوار ئێمە چاومان لە دەستی بەغایە وەکو باسمان کرد چاومان دەستی هەرێم نەماوە تازە من زۆر سپاس دەکەم دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی حکوومەتی عێراق زۆر سپاس کە بە شێوەیەکی ڕاستخۆ لاولێرۆ لەگەڵم بووی زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکۆستە بینەری بەرنامەکەم بوون بەخواتان سپێرم خواتان